دەستگای خێرخوازی بەخشین چەندین ساڵە باوکاری خێرخوازان بۆتە هیوایەک بۆ هەژاران. پرۆژەکانی بەخشین زیاتر لە 7 پرۆژەیە کە یەکێک لەوان پرۆژەی هاوکاریە بۆ منداڵانی بێباوک. ئێستا لەم پرۆژەیە 800 منداڵ موچەی مانگانە بەبێ دواکەوتن وەردەگرن و هەر منداڵێک بڕی 100,000 دیناری پێدەدرێت. دیارە دەستگای خێرخوازی بەخشین بە هاوکاری خێرخوازان لە سەرجەم شار و شارۆچکانی هەرێمی کوردستان پرۆژەی جیاوازی هەیە. یەکێکیش لەو پرۆژانە بریتێ لە دابینکردنی موچەی ماگانە بۆ منداڵانی بێباوک. ئەوانەی کەوا هیچ سەرچاوەیەکی ژیانیان یاخو موچەیەکی باشیان نییە لە دەستگای خێرخوازی بەخشین ماگانە وەرەگرن. کەمترین موچە ڕێژەی موچە بریتێ لە 100,000 دینار. تاوەکوی ئێستا زیاد لە 800 منداڵ بە جێگیری ماگانە موچە لە دەستگای خێرخوازی بەخشین وەرەگرن. دیارم پرۆژەیە چەند ساڵێکە هەیە و هەموو مانگێک زیاد لە 100 میلیۆن دینار دابەش دەکە وەکو موچە جگە لە پرۆژەی تر بۆ مناڵانی بێباوک و ساڵانە تقریبا ئەگاتە 1 میلیارد دینار هاوکاری منداڵی بێباوک دەکە وەکو موچە لەگەڵ دابینکردن جلوبەرگ و پێداویستی و زۆرجار شیرنیشان پێدرێ لە نووسنگەکانی دەستگای خێرخوازی بەخشین لە زۆربەی شار و شارۆچکەکانی هەرێمی کوردستان. ئەم منداڵانەی لە بەخشی ناویان تۆمارکراوە لە دەستگاکە بە دواداچوونیان بۆ دەکرێت و ئەو منداڵانە موچەیان پێدەدرێت کە دەرامەتێکی کەمیان هەیە و بشێویشیان وەکو پێویست نییە. بەرپرسی پرۆژەکە دەڵێت منداڵانی بێباوک و کەم دەرامەت هێندە زۆر بوون و توانای داراییان هێندە لاوازە کە ئەگەر هاوکاری خێرخوازان نەبێت گوزەرانیان لە بەردەم مەترسی گەورەدا دەبێت. حکومەتیش هیچ پاڵپشتێکی بۆ چینی هەژار نییە. ئەو کەسانی کە مناڵی بەباوکیان هەبێت دێن ناوێن لە نووسنگانمان نەنووسن ئێمە دوایەوەچن تەلەفۆنیان بۆکەین و بەداداچوونیان بۆکەین. فۆرمێکمان هەیە کۆمەڵ لە پرسیاری لەکەین 4 پرسیارێکە تقریبا ئەچینیەکەیەکە پرسیاریان نیەکەین ئەتر بەپی مستەوای ئەو فەقیری و هەژاری ئەو ماڵە بەڕێزێکی وەکو جەنابش دێڵم ئەمێ کەفاڵتی مناڵێکم بە 50,000 یاخود بە 100,000 ئەو کەسی بۆ دەستنیشانەکەین ئەڵێنمە ئەو کەسە مستاقە کە تۆ هاوکاری بکەیت. بەخشین مانگانە بەبێ دواکەوتن و لە کاتی خۆیدا موچەی منداڵانی بێباوک دابەش دەکات. هیچ کات نەبووە موچەکانیان دوا بکەوێت. کەمترین موچەش 100,000 دینارە و هەشیانە 200,000 دینار یاخود زیاتری پێدەدرێت لە مانگێکدا جگە لە پێدانی خواردن و جلوبەرگ و پێداویستی تەواوی قوتابخانە بۆ منداڵان. ڕامیار عوسمان کەناڵی پێم سلێمانی.